تا ئێستا پرسیارە لە خۆت کردووە ئەگەر شەوێک منداڵەکەت نەخۆش بوو یان تای بەرز بوو چیلیەکەیت و بۆ کوێیەبەی لەوانەیە بڵێ پەیوەندی ئەەکەم بە دۆست و عزیزانمەوە یان ئەدەم لە دەرگای دراوسەکەم. بەڵام لە هەمووی خراپتر نامانێری بۆ گۆگڵ و زیرەکی دەست کرد. نا بوەستە وەڵامی خراپ و نیگەرانەکانی خۆت زیاتر مەکە. وەڵامە دروستەکە تەنها ئەمەیە. پرسیار لە پسپۆر بکە. لەوانەیە بڵێ بەم درەنگانیشەوە پسپۆر لەکوێ بدۆزمەوە ئاسانە. لێرەیە لە کلینیکی شەوانەی تاوەری تەندروستی سمارت. ئەگەر منداڵەکە تای هەیە و دەگری پزیشکی پسپۆری منداڵان ئامادەیە. ئەگەر ئازاری لە ناکاوی کۆئەندامی هەرس و گورچیلەتەیە پزیشکی پسپۆری هەناوی گورچیلە ئامادەیە. ئەگەر کێشەی گوێچکە یان ئازاری قورگتەیە پزیشکی پسپۆری قورگ و لوت و گوێ ئامادەیە. ئەگەر ئافرەتێکی دووگیانی و پرسیاری گرنگت هەیە لەسەر دووگیانەکەت یا پێویستت بە سۆنەرە پزیشکی پسپۆری ژنان و منداڵبوون و تیشک و سۆنەر ئامادەیە. بۆیە کات بە پرسیاری هەڵە و لە کەس هێڵە بە فێڕۆمەدا وەرە بۆ شوێنێک کە هەموو وڵامە دروستەکانی لایە. لێرە لە کلینیکی شەوانی تاوەری تەندروستی سمارت خێرا ئاسان متمانە پێکراو لە خزمەتی ئەوەی چارەخوازدایە. سمارت وەرچەرخانە.